سڵاوتان لێبێت من کۆڤان عەزەتم لە پرۆگرامێکی تری پلانی من لەگەڵتانم. ئەم جارە هاتوینەتە زاخۆ. خەڵکی زاخۆ ئیدارەی سربەخۆتان پیرۆز بێت. سەگڤان یوسف بەشار کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی 2 سنووری پارێزگای دهۆک ئەمڕۆ لەگەڵمان دەبێت. کاک سەگڤان بەر لەوەی بچمە سەر پرسیارەکانم ئەمێ بزانم بەرنامە و پلانی تۆ چییە کە دەچیتە پەرلەمانی عێراق ئەتەوێت کار لەسەر چی بکەیت؟ ئەگەر هاتۆ خەڵکی باوەری دامە و ئەم بوون ئەندام پەرلەمان وەکو ئەم کاندیدی پارتی دی پرۆژە پارتی دیموکراتی کوردستان ستراتژیا پارتی جێبەجێ دەکەین. دیکە شوان ئێمە ببێت ئەم جێ بچین وەکو ئەس کەسێکی لەشکەری ناو ڕێزت پێشمەرگەیدا من کار کردیە دێ gelek mafên destûrî pêşmergehê hatine xwarin. Yani mafê pêşmergeyê dê tu li ser karkê Belê belê baş. Etê em mafe bigerenîtewa. İnşallah. Baş çi planekit heye? Plana me destûrî da destûr Etê bi pey madde destûriyekan em mafe bo pêşmerge bigerenîtewa? Belê. Destûrê Iraqê pêşmerge Heresil Eqlîm e. Êkiş parçekeş hêzên Wezareta Berevaniya Iraqê ye. Baş belam hikûmetê Iraqî destûr cêbecê naket. Êwe çi yekin ew ket? Ême heqî xwe mane dîfa lew şwê bikin yani dîfa destûrî da dîfayê bikin. Dibêtin ew destûre mafê hemî lana bêt cêbecêkirin. Bo em 4 sala eger derçûn بەڵێن بە پێشمەرگە دەدەن بە جددی کار لەسەر مافەکانی ئەوان بکەن. بەلێ بە جددی و هەمی هەوڵ لە خوا دێن بۆ ئەو مافێت پێشمەرگەهی گەلە ژێ مەسەلەن لە دستوری عێراقیدا دبا هەڤدە سەدێ هێزت عێراقی کورد بوون. نوکە نەمایە 2 سەدێژێک یا دوێژی مۆچێت پێشمەرگەی یا سێت تەجهیز هەنی گەرێ مافێ هەنە دستوریت عراقی داوی هەیە و بەلێ ناگاتە پێشمەرگەی. ما بەست لە پڕچەکردن و ئەمانەیە تا ئێستا ناکراوە نەخێ لەسەر هەمویان کارەکەن. باش لە مادەی نوێی دەستوری عێراقا دەڵێ هێزی چەکدار دەبێت لە تەواوی پێکاتەکان بێت. تازەش خۆت باست کرد کە بەلێ لەوانەیە سەدا دووش نەبێت. بەلێ چی یەکەن بۆ ئەوەی ئەو مافە بۆ کورد بگەڕێنەوە؟ ئەو مافەنە دستوریدا نوکە مەسەلەن بەری ساڵێکیەوە بزانم حەجد شعبی بە 5 ساڵە چێبیە پار نزبە حەج شعبی تقریبا 400 تشتێک ملیار بۆ زیادکردن. ئەوش دەبێتن حالی پێشمەرگەیەژی حالی وان بتن عین وەکوانەوە هەر ئەوژێک خزمەتە عێراقی دکەن ئەوژ وەکو جندی عێراقی وێ کاریدا وێ بەڕێوانیش عێراقی دکات دەبێت عین ئەویش حقوقی وەکێک هەبێت. باش ئەمە دەبێت بەڵام حکوومەتی عێراقی نایکات چی ئەکەن بۆی بیکات؟ والله چی دەکەن دەبێت ئەوە زمانی بەرنامەی بۆ نمونە سوپا سالار پشتی کورد بوو چەند ساڵێکە دێماوێ باشە چەند ساڵێکە بە کورد نادرێتەوە. ئێوە چی یەکەن هەم پۆستەکان وەربگرنەوە هەم لە نێو سوپای عێراقیە کورد هەبێت. آخر چەند ساڵە سوپا بۆ لەمە دووا قبوڵەکەن بەم شێوەیە بێت؟ نەخێ نەجێگای قبولە نەجێگای قبول ئەوش چونکە چەند جارە سوپا سالاری عێراقی کورد بوون و تەماشای بکێژێت تەسیسی جێش عێراقی لە ساڵی 1920 دو جار جێش عێراقی هاتە چێکردن و 1920 وە بزانم 2003 هەر دوو جارە ڕۆلی کورددا ڕۆلێکی بەرچاوبی چێکردنەوەن سوپار. باش کورد خۆشی کەم تەرخەم نەبووە قبوڵی کردووە کە ئەو مافانێ لێ بسەندرێتەوە. خۆ سەرەتا بۆ نمونە سوپا سالار کورد بوو لە ناو سوپای عێراقیە کورد هەبوو بەڵام هێدی ئەمە نەما بۆ قبوڵتان کرد؟ ئەوە لەبەر شەڕی مەزهەبی و تایفی لە عێراقی چێبی بەداخەوە ئەو مافە هێدی نەما. چی یەکەن بۆ ئەم جارە؟ داوای دەکەین دووبارە عین پەرلەمانی ئەو مافە بگەڕن. بەس بە داواکردن؟ بەلێ ئەی ئەگەر نەیان کرد؟ بە تەوافقی سیاسی ئینشاڵڵا دەبیتنەوە. باش
دێمە سەر تۆپبارانکردن باشە لە زۆر گوند هەیە لە سنووری ئیدارەی سەربەخۆی زاخۆ باشە بۆهۆی تۆپبارانەوە چۆڵ کراوە خەڵکەکە زیانمەند بووە ڕاستە حکوومەتی عراقی تا ئێستا هەڵوێستێکی ڕوونی نەبووە لە بەرامبەر تورکیا ئێوە چی ئەکەن بۆ ئەوی فشارێک لەسەر حکوومەتی عراقیا بکەن بۆی هیچ نەبێ ئەم تۆپبارانە و لەشکر کێشیە بە کۆتا بێنێت ئەمە تامان چەند ساڵە تۆپباران بەردەوامە لە سنووری هەرێمی کوردستان و ئەو لەبەر هەبوونی پەکێکە ڕاستی ئەو مشکلە و زۆر گوندی ئەوە یەک لە گوندی منیش ئەس نەمامەوی دەیانی گوندی مەژە بنوێ تۆپبارانی دانا و گەلێک دەدارێت بکولیەوە بە پەرلەمانتار و ناشتوانی بستەوە گوندی نەخێ نەشم بچم حتا نوکە نەشەما بچم کاک سەگڤان بەڵێ تۆوتت خۆم ناتوانم بچمەوە گوندەکەی خۆم کەواتە معناتی خۆت و هی ئەو خەڵکەش بگەێنە پەرلەمانی عراق نیشتە من دەزانم ئەو معانە چەند نەخۆشایەت و گوندت هەبێ و نەتوانانی مەسا بەلی ئەvە چەند ساڵە ئەvە احتیمالە 15 ساڵە مە نەدیتە منە وەختی ئەم بینەندا پەرلەمان ئەم دە هەمی هەوڵ دین ئەف تۆپبارانە بسەکەنت ئەف خەلکێ هاتیەش گوند هێلادنە و زەویە خۆ هێلادنە و ماڵی خۆ هێلادنە دەبێت بەگەرن و زەرەرمەنج قەرەبوو بین باش قەرەبووکردنەکە کاری بۆ ئەوکەن بەلێ لە کاری بۆکردن و حەقی وانە بەلێ کەواتە هیچ پرۆژە و پلانێکتان هەیە بۆ ئەوی خەمێک لەم شارەیە بخۆن ئەمە دووبارە نەبێتەوە ئەو چونکە ماوەیەکی زۆرە حکوومەتی عراقی خۆی لە بێدان کردووە خۆ بێدان کرد بەلێ بەجار دەڵێن لەوانەیە ڕەزامەندیش بێت کە بەس ئەم بلە بینن حرەکێ بۆ بکەن و عێراق و تورکیا تێک بگەهن و بێ تۆپبارانەی بەڵام سەگڤان بەتەنیا دەتوانێت ئەمە بکات نەخێ دەبێت هەوڵ بدە هەمی پەرلەمانتاری ئینشاڵڵا پارتی و هەمی پەرلەمانتار هەوڵ بدەن بۆ لێدەشتی باش هەوڵ بۆ قارەبووکردنەوەیان دەدەن بەلێ هەوڵ دەدەین بۆ قارە حەقی وانە زارەمەند بوونە زۆر زارەمەند بوونە دەزانێت چەند زارەمەند بوونە ئەی ئەگەر حکوومەتی عراقی نەیکرد نەی تەوافقی سیاسی بتوانین ئەو تشتە بکەین باش ئیدارەی سەربەخۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕاگەیاندراوە بۆ ساخۆ بەلێ ئێوە چی ئەکەن لە پەرلەمانی عراقا بۆ ئەم شارە یەکەم جار پیرۆزبووهەیە خەڵکی خواتکەین خەڵکی زاخۆتکەین پیرۆستان بۆ سەربەخۆیان زاخۆ و پەرلەمانی داژە ئەمە هەمی محاولاکەین کە خدمەتگوزاری بزن زاخۆ زێدە ببێت میزانیاوی زێدە ببێت چێتر بێت ئینشاڵڵا باش کاک سەگڤان ئێستا دەچینە نێو خەڵک بۆ بەڕووی پرسیاری خەڵکت دەکەینەوە بزانێت خەڵک چ داواکارێکی هەیە و چ پرسیارێکی لە بەڕێستان هەیە فەرموو کاک سەگڤان سەر فلێکسێتن وێسیە سەگڤان یوسف بەشار سندی بەلێ ئەف سندی بوو پێوەیە کولی تاعاجز ناڵن نەخێ ناوەڵەکەش ماش نابێت بۆ ئەف سندی پێوەیە لەبێ ئەو تعریفە کوشکیە شکی ملەتە چ عەشیرە بەر هەندێ ئەمە سەرە بوویە بەلێ کو نەچێ بوو بە نازبین یعنی تەبوو ژێڤە نەکرد تەبوو ژێڤە ئەو خۆ لازمە ناوێت چاپۆلی بێت خەڵک کە بنیاسە بەلێ تمام همه چی ناف خلقی ده باش زانیم پسرت خلقی چی نباشه کرم کاک سەگڤان کاندیدا بۆ پەرلەمانی عراقی باشه تو دخوازی چی بۆ هەوا بکەیت والله کاک سەگڤان ڕاستی مرۆڤێکی هەژیە ئەها مرۆڤێکی هەژیە و ئەم لێ بۆرینە کاک سەگڤان دەنگێت gelek baş değil. Ve bazına zaxoşu miledayne. Elbette bağırmadı. Bu say bağırı. Petrin danga deyine. Bu. Çünkü em hammi havaletine em hammi elbette. Mentakirme yani devra zaxo. Petriya bacırma kazama hammi kaza zaxo hammi şimdi. Kak Səgvani çi bu hava kiriye yani hindi. Kudi Kak Səgvan ama. Hatta nukab rastiyecek. Çi bu mekiriye hiç. Ne çöp parlamanı hatta tüşteki ma. Tergava. Berinuka والله مجاملة كي بوشة خلتي ما حمي حاجة كت. حاجة كرنا ويا هم حمي ميدان ياخذ. وشان هيك وبشتغل. شيون تان ما بوريا في هاي. زمان العربي جزونت.
ما باید به انسانی که خدا شیانه تو جی سندی بله از سندی بر هندی دنگی خودی دی نب خودی نش برهنده چون مروه کی باشه انسانی که خونده وایا جوان هم دنگ خودین که گلی جی سند دنگی خودتی گلی جو بد خدا شیان بد هم دنگ خودینه سلیوانه به کسی که خدا شیان بد هم دنگ خودینه ام دنگ خودین وی مروی اوی خدا شیان بد اوی حزبی اینایی ما باید به او مروه که خدا شیانه تچ دخواز والله ما دخوازی های بسر کفتن بوید خوازین مروفک هجیه به خودم بنا مالا خودم شورش بانن چطور دفاعی ما في کرد بکد ما في شهید بکد ما شهیدت انفالت ایلوله دخوازی دی اما باری ما کردستانی دفاعش همی ملت کرد بکد که ما چه برنامه های الویره چه حطانو که ما بغدا نکریم ما دخوازی شوید که ما ویتش دی بکد که حق ما کردات چیه ما 240 حق شهیدا حق انفال کریا حق زندانی همیانه برزن کاک سایوان او بیژن کوچو پارلمان عراقی بوما بون برگیری مافد روایت هرم کردستان که یه زندانی سیاسی ما 240 انفال شهید ایندیشن وان کارو کن ان شاء الله هم حاول دین حق جدی همیشه آن خواب کار بینیم بوان موافق جبه اگه بله نبوانا بله ها بله و ان شاء الله هم همین حال حکیم وان تشتاب جه بکن داخوازا من او وکی من گوتیتا بیتنی مافی پیشمرگی کو او دی ارزاق بیت دابین کرن بو فقیرا ارزاق که باش تایبت بو تقا هجارا کو اوه و کو بشک ج پاترولا زاخو بیت دابین کرن بو زاخو کو پتر وکیل بیژن زاخو پتر خدمت گزاری باش بیت کرن بو زاخو بله او خوابش که مالکان افداره مشیان از زانم شیان تاین کودشی تا پرسا مافی ما بکتل جبر بن مالوی دنگی خودی ده یا جبر شیانت بینه اوه جبر شیانت بینه جبر باورناماویه که اسوکو پیشمرگک کود دنگ خودمه ده حولو بزاوکم که هر دنگه که بینم بوی که بشه تلویره پرسا مافی تایبت پیشمرگی جک اگر نشیان شد او داخوازی تبجیبینی ادشت من باوریا به هی که از زانم که وی عربیه که باشه هی که ناف داشته وکی بیژن که برنامه هایی که وکی میگویی تا دوباره زانستین سربازی هایی که دشتم پرسامافی پیشمرگی کردن چون کس نینه هر ویگا که توسی که صحکیه هر کسک پیشمرگی هکر او پیشمرگیش نبود مالبات اوی 2 3 4 یل تدا هاین اصلا که شعبیه قلب تیگا قلب مازنال قلب آن عمل قلب رسپیا قلب همی کسی انسان که خوشتبیه وی باجری دا یعنی شعبیت که زیاده قوت و هیا يعني ان شاء الله يعني هم بيت البرلمان تبع خلقي وصل خدي بالبرلمان ونشج كم ها انسان كي خلقي بيوات ولاتيه وزوخ وطيبتي عالم همي حاجات كده باشه دخوازی ها چنه شو برلمان عراقی الله يسلمك پیشمرگه که من دام از هیبی جد که سر مافی شهیدا پیشمرگا بجم تا همي بشی یعنی کردستان دا پشتوام بتن طيبتي البرلمان العراقي ده باشه کاک سگوان هین بو مافد پیشمرگی چی کن ما في پشمرگی موجودة تجربة إنه كاجك هم حوالي جديدين أف ما بقى دل دستوري عراقي دانية تخارج بله موجودة تب موچه پشمرگی تجهیزات پشمرگی کلو پالت لشکری پشمرگی هذا هم مع الأسف كماسي هنا إن شاء الله عمده همي حوالي خدين دستوري عراقي ده بك دستوري غيرين ده بو پشمرگی اگر بچت عراق مجال مسائلتين ومجال مواد دستوريه تين عراق مخالفه وانا در حق ما كردستان ذكري شو ما كيش عاخيه هي ماده 140 ما كيش سامانه سروشتيت هي ماده 112 و 112 وحتى مخالفه ماده 115 يكري ما عندك شديت هي دم جينوسايد كبسري ما اينون لازم اول مساله همي ما مستساغون بجدي السركور كتن او همه ماده دي دستوري ابيكو مخالفه وهذه اگر در حق ما كردستان ده سر ساكنتن هندي حتى تقاسي بشن دخوازي ديگن جيب طبعا او خولج بينو كد برلمانتاري مع او جيگل کار کردن و گل زحمت دیتنه حتی هلادن هندگ موافد دستوری بیت پارسنه ان شاء الله هم بردوامی تمام کن همه محاوله کن الريكورد الدستوري العراقي موافق مرجع. باشه هندي چی کنج بکو او مادین کوهاتینه پیشل کرن نهاتینه جیب کرن
هنا جيب جيكرن اما داخوازی کن پامل پارلمان دامه داخوازی کن هول دین بس برکت داخواز یا دبیت یا نخی هکه ما چه کارش نبیجه بکن. نه ده کار جهدی. توافق سیاسی ده پیکن ده اوان تشتا همی محاوله کن که درس ببری انشالله ده توافق سیاسی وان وەکە گەنجێک تو فازەیەکە تو پەرلەمانی Ez عێراقی چی وەکو بکەن؟ گەنجێک خەلکێ زەخۆ بێژم سەگبان نەبیە بشاراغا من بێژنێ من gelek pê xweşa rastî kandîn bînawî wekku ez gencek nûke Te bû pê xweş e? min zûr pê xweş e Ji ber çi? însaniyek seqafeta hey însaniyek feqîr biçîk zengîn ebed devenîne berkêra re biborit Selam aleykum meznal devenîne ekcar em hexelkê zaxo heşwî însanî dikin yê seqafiyeta biçîkî bizanin yê seqafiyeta gencî bizanin bizanit gencekê hey nûke يعني كاك ساكبان از انه كبيجون تاس وعددم تدنجي منو دنجي بنامولا من حمي Te بو çi كاك bikî? ساكباني بك Te divê çi bikî? مدفيد برابانيش اخو كردستاني بك مدفيد ماضي صاد وشل همش دستي ديرو ريبين داري بس ما حتى كان جامد بندز بابن Tu bawerî pê te bena xelkê? اس بش راست ما بش راست ما زبيري وعدك دمته كاك ساكبان چي جارش ناف خالك نارابت Ew dibêjî me ji bin destiyê rizgar bikin. Taybetî jî deverên Kurdistaniyên derve îdara Herêma Kurdistanê. Hîndê çi kir? بله حقی ویه حقی هر کودکی به داخوازی جو بکر حقی ما اجا ام جی داخوازی بکین تطبیق بده ماده 140 احصا بیتا کرنه اول شيء هک احصا نیل کرنه او ماده ناج جبه جبه اما دعوه احصا که جی ملیاریه که بو عراق همیه دی فیش ملیاریه ده بند دستور عراق یک ده دو ماهی که بشه Hîndê hewldan bû بله بو همی Ew rewşa kulkerkîkê van deverên dî hene. بله کرکی که هر خانه قینر شنگار همی جهان عندهم برلمان تشتغل شيء بدي كده بس نه همي بدستي عندهم برلمانيه Ne destê wan? Xwe destê همي ye. دستي سال كردي قياده ما بدستي انسان سلوكي هريبه دستي جيجري سلوكيه بس اباج عندهم Ev diçine nav parlemanî diyasaya derker. طبعا دي يوصل لكن ممكن الخيرات بملاتي دانا ابجالا جالا كي مهم اجل طلبياتك بملاتي كلنا كل مدبت عندهم برلماني بدار كابل سال ليس حكومه العراق المدبت دار كابل مش برلماني دا بكن انا كل مدبت دار كابل Ji ber çi? بروي عملاتك كردي عملاتك محتاج يباني ابدار كابل Biçin çi bikin wêrê? Ez zanim min divê tu zan biçine wêrê çi bikin? بشويري بزان العراق بزان نبوسكي كردا هيا نبوسكي زياده يا شي بيش محمد مليون ملاتي كردي هيا وتشتكي نزانيه بقى بهند انسان هند بين ممكن ابانا هذا برلمان بين هبو ما شنا كذا يعني تشتكي كي ما هي بو ملاتي كرد عندهم برلماني وان دانا كمان ناش انت نبوسهم حتى زاخو بقى حكومة عراقي حتى لو كان زان ملتك يا بنادم. زان ملاتك هيا بس ملات لازم ملات مثلا تبي صديق شيء ان صديق حبتي خلك زاخو كي ما هي بو خلك زاخو صديق صد بلا باش كل شيء كنت خو بد نبدن كوبيش مثلا ابا بو من اك بيت ابي هزنجين بي انا بهدي عند برلمان 6 مليون اصلا تبى تشكي خلت الدم ابى تشكي جل خلت قالت ما هيش بوما ام بلان كان زنجين بلا او بشت ابى خلت فقيل بالزنجين بتحقق ملاتي كنت حبيه هي همي دنجي خو بدن يعني شا انسان دنجي خو حسبنا كا انسان كله هكا تحقيقات ببي خود داخوازیا من اشکاک سگوانی و همی بربژیرین کردستان اوه تایبت کار بکن بو برجمندین کردستان نه بو برجمندین پارتاخوه دوید برجمندی بو کردستان بینه کرنی نه بو پارتاخوه حتى لو كان بو كي كار كريا وکو کی اوید بري بو كي كار خود اوید بری نابش متا نکرینه تاراده که باشه بله یا پیتوی نهات یکرنی نهات یکرنی بله داخوازام اشکاک سگوانی اوه و همی بربژیرین پارتی و همی پارتا برجمندیا پارتا خوب دن لایکی برجمندیا کردستانی سریع هر تشتکی اوه داخوازیا من اوه باشا اگر چون پارلمان عراق حتی چه قاس هندش بو برجاندین هرما کردستان کار بکن و دیریش برجاندیت حزبات کی کاکوان تو زانه حتی نوکاجک چه فرق نه بین چه کردکی دارین نبو حق و حقوقا و پارتی جبنا بودن که بو برابانی و مافید کرده همیاش حزبیش بیجنم برابانیت کی یعنی اوج چه بجم تا بس با نسبة باشا مع هنگام برنامج جراهين نأكن سبب أبنك برجاندين حزبي ولا هوا كريانا يك بن نه بس وقتی بالمسألة كرداتي حميد جهنا إن شاء الله وقتی بالمسألة كرداتي اللي داره حميد كرد إك هزن و إك خوات ساقبان بنين الدت تو برجانديا
خەلکێرە لە کوردستاندا بێت ئەوی بکەن بله از فقط چه کردکی نیلده فقط چه کردکی نیلده ام دچینی در حقوق کرده پارزی انشالله دست پێکێ ئەم داخوازە سەرکەفتنێ بۆ هەمی مرشحی خودکین هەر یەت زاخۆ یەت دهۆکێ یەت شنگالێ یەت زمان ئەز یە شنگالێ ما بەس ما داخوازێکی هەی نینەرێن ما ئەبێت چن بەلەمانێ هەمی ئێک دەست بن الوێرێ دەستش حزباتیە بەردەن ناوێ نەتەوەی کورد مافێ مە اش برلمانی عراقی بینن وقتی بشنه پارلمانی اما وقتی کردی چنو در پارلمانی و طبعا جی خودش کم بوانه کو بگرن سر جو بوده تا گل پارلمانتاری وانا او سه چهار پارلمان کاندیدی هنده امل گل وانا دست به دست انشالله یا ما پیچه بودن میبون دیوان 4 ساله وان خلکی کن کو بگرن هم چه سوزی نادیم بس همه شیانه خود همه شیانه خودیم بگرن حقی وانا جو بگرن او بلمانتارش سر شنگال بچید سر زاخو بچید سر دهوک بچید سر سلیمانی بچید اوی هستل دوی ها بید وقتی چو سر کرسی که بلمانه حساب کد خزانه وی البن چادر آوا بلا همی گاوا اوی هزر الدوی ها بید انو خلک که های کرده سر اوی اسمانی هاتی دربدر کرن و مافیوتیت خوارن الوی ولاتی همی گاوا حس بکد انو خزانه وی البن چادر که الگرمای سرمای نخوشی آگره بلا حس بکد انو اوان خلقه بزفرینه سر مالیوان و معاناتی توانه کن بله مانزان بجم کسی تمام خلقی زاخو معاناتیان نحسا و کسی تمام زاخو درگه برای ما شنگای نهاد بکنه روژا هاتن مدیر و مزگفت و جام مال خواهمی بان وکن وکو برایت ما وکو برایت ما چکو ما به حسن برای ما کارکی بکن بلا وگرنه سر جواره وکو تنینر از دستگیش نینر از کاندیدم تو انشاء دبی نینر چکو کاندید همه وی چاوی سحر کنتا تو نینر از حتما هم که دستگیش کاندیدم سپاسیا همی خلقی کسانگین راستی همی درگه خوب ما باشه وکرن درگه هوا وکر باشه هوا باشه که درگه وکر نه باشه باشه نکرد ما واجبه خواهد تشتكي دي جيبونا بكان وانا فكرنا بس جيت والله ان شاء الله اول شانا ما دابت ام بان تحسينك ام نكجه خلق زاخو گله بان متأسف تدفيت كاك زاكفان بشتا برلمان عراقي چه بكات خود اما کرد بد کیپ چه درسته با ما کرده باشه اما کیپ چه نبینا ما عرب با ما باشه بوچی خود ما عندي انا که پارلمانی کرد بچه داره باشه داره با ما کرده بلکه حسن ما درسته بدن ما غدل منکم باشه كاك زاكفان بشتا چه بكات خود ما چه که بخواد ساکت اغلب bu gencana genç hani batalım bula bu şöyle ki amadi gider bakın bu aleme sakin alem ya halk hani ravi çon dersleri ki yani bir psikoloji yapın bu çab alamet ravi sara çit ravi bar çit ravi bu genca bu binin عليه خد ama sakin hani batalım ay ama tefkiri şöyle خرابtır ha yani البطالي هاتين ناف بازار خد ya genç batalım ben ek zaman bir vakit bir bağına gidelim bir hala da işte şöyle خو belki هات من تشتكي كده خدها ما مثلا ازيد شيء كذا ما بحمي شلون اكرم اما تخاف والله انا بحمي انا بشتغل ساعتها شلون اكرم ما قدرت اشتغل حاجه ابد بيجتن شو اللي بو جنجا بين كاري هر جرينجي هوا بيتن شو بيكو اف جنجل دي ولاتي بمينن گنج دیدمو همه گورینو سرکتنانه و هر ملتک پشتوانیا گنجا بکرد سرکتن مازن بینید دي بشتفاني واقع اميكين هو هوا دي دنجدنا هوا كرم كان ديش كان اول هزرامنا وبيرامنا عم قالك تشربوا ان شاء الله اما بالينا بوانا بالينا بوانا استا چینە نێو خەڵک کاکسەگڤانمان ڕوبەڕووی پرسیاری خەڵک کردەوە خەڵک هەم پرسیاری هەبوو هەم داواکاریشی هەبوو و ئەویش وەڵامی خەڵکی دایەوە کاکسەگڤان ئێستا خولەکێک بۆ تۆیە هەم دەتوانی بانگەشە بۆ خۆت بکەیت هەمیش بەڕێن بە هاوڵاتیان بدەیت سوپاس بۆ ئێوە و بۆ بینەری 24 کەیدی ئەس سەگڤان یوسف بشار سندی کاندیدێ پارتی دیموقراتی کوردستان بۆ پەرلەمانی عێراقê بازنê 2 زاخۆ سێمێل ژمارە 21 داخوازی ji xelkê Kurdistanê giştî û xelkê Zaxo Sêmil taybet roja 10 Oktoberê
بە گەرمەگۆری بچن سەر سندوقا و دەنگ بدەن و مزگینی بۆ پارتاخوا پارتا دیموکراتی کوردستان ڕاگەینن ژمارە 21 ژبیر نەکرد سوپاسیاوات. کاک سەگڤان کۆمەڵێک بەڵێنی بە خەڵکی هەرێمی کوردستان داوە ئەگەر بۆ پەرلەمانتار هەوڵ دەدات کە کار لەسەر ئەمانە بکات و جێبەجیان بکات. با بزانین کە بۆ پەرلەمانتار تا چەندە دەتوانێت ئەو بەڵێنانەی کە داوێتی هەوڵیان بۆ بدات و جێبەجیان بکات. ئێوەش سوپاس کە بینەرمان بوون هەر لە خۆشیدا بن.